زانکۆی سلێمانی هەمیشە پێشەنگە لە هەموو بۆنە و مەراسیمە جیاوازەکانە قسەی خۆی هەیە، لێکدانەوە و سیمینار و کۆنفرانسی خۆی جێبەجێ ئەکات لە هەموو بۆنە نەتەوایەتەکانە، بۆنە هونەرەکانە، بوونە ئاینەکانە، بۆنە ئەکادیمیەکانە، بۆنە زانستیەکانە. زانکۆی سلێمانی هەمیشە دەست پێشخەرە. مانگی ڕەمەزان 27 ڕەمەزان پێویست بە فستیڤاڵی ئاینیەکە لەبەرەوە زانکۆی سلێمانی دەست پێشخەری کردووە لە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە. لە بۆنە نەتەوایەتەکانە زانکۆی سلێمانی هەمیشە دەست پێشخەرە بۆ ڕێکخستن و ئەنجامدانی بۆنە نێتەوایەتی لە بۆنە کەلتوریەکانە، لە بۆنە هونەرەکانە بە هەمان شێوە. هیوادارین زانکۆ هەروە لە ڕیزەکانی پێشوەی زانکۆکانی کوردستان و عێراق و جیهان نابێت. ئەمڕۆ زانکۆی سلێمانی جوانترین و قەشەنگترین مەراسیمی خۆی سازدەدات کە 27 ڕەمەزانە و ڕێکەوتی 28 سێشە. فستیڤاڵێکی گەورەی ئاینەیە کە دووەم فستیڤاڵی ئاینی زانکۆی سلێمانیە کە کۆمەڵێک چالاکی جۆراوجۆری تێدایە. ئەم چالاشیانە ئەگەر بڵێم کەم وێنن لە مێژووی زانکۆی سلێمانی و زانکۆکانی کوردستانیش بەگشتی و عێراقیش کۆمەڵێک چالاکی زۆر جوانێکێک لەوانە ئەمەیەکە بینین ئێستا ڕێژەیەکی بەرچاوی مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران بەشداری دەکەن لە تاقیکردنەوەی قورئانی پیرۆز، لەبەرکردنی قورئانی پیرۆز بە سەرۆکی زانکۆ و جێگرەکەی شێوە بەڕێزان کاک دکتۆر کۆسار، بەڕێزان دکتۆر زانا و دکتۆرە بەڕێزەکانی بەڕێوەبەرایەتیەکان بەشداریان کردو سەر ڕای مامۆستا و خوێندکار و فەرمانبەر. ساڵ فستیڤالەکە بە شێوەیەکی جیاواز پێشبڕکێی قورئانی پیرۆزی تێدا بوو لە چەند لێڤڵێکی جیاواز. و من بۆ دوای چەند ساڵێک ئەم ساڵ گەڕام وەکو خوێندکارێک بەشداری فستیڤالەکەم کرد و بەشداری تاقیکردنەکەم کرد. بەڕاستی هەستێکی خۆش بوو گەڕانمێدەوە بۆ چەند ساڵێک لەمەوە پێش کە خوێندکار بووم لە زانکۆیە و ئیمتیحانمە و هەموو سترێسەکانی ئیمتیحانی دیا بوو. ئەمڕۆ زۆر خۆم بە خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ هاوسەرەکەم بەشداریمان کرد لە ئیمتیحانی ئەم فستیڤاڵە گەورەی زانکۆی سلێمانی کە بۆ فستیڤاڵێکی ئاینیە. طبعاً ئێمە شانازی پێواکەین وەکو موسڵمانێک کە بتوانین بەشداری لەم جۆرە فستیڤاڵانە بکەین و زانکۆش هاوکارمان بێت لە ڕقساندنی ئەم جۆرە فستیڤاڵانەیە، وەکو هاندانێک بۆ گەنجەکانمان کە وەکو چۆن بەشداریەکەن لە فستیڤاڵە زانستیەکانە بە هەمان شێوە فستیڤاڵە ئاینیەکانیش بەشدار بن تایە و جۆش و خرۆشێکی تایبەتی پێوە دیار بێت. و هەروەها زاریدەن ئێمە شانازیەکەین بە ئەوەی کە مامۆستاکان لەگەڵمانە بەشدار بوون و خۆشحاڵ بوون بەوەی کە ئێمە هەمومان پێکەوە لێک ساحەیە دانیشتبووی ئیمتیحانی قورئانی پیرۆزمانە کرد. الحەمدوللا ئێمڕۆ بە فەزلی خوای گەورە توانیم وەکو خوێندکارێکی بەشی ڕێنمایی پەروەردەیی و دەرونی لە کۆلێژی پەروەردەی زانکۆی سلێمانی بەشدار بووم لەم فستیڤاڵ و تاقیکردنەوەی کە لەلایەن کۆلێژی زانستی ئیسلامیەکان ڕێکخرا بوو کە بۆ تاقیکردنەوە بوو لە قورئانی پیرۆزدا بە چەندین ئاست لە 3 جوزئی سەرەتا 3 جوزئی کۆتا یاخود هەموو قورئان و کۆمەڵێک ژۆری دیکەی تاقیکردنەوە. گرنگی ئەم تاقیکردنەوانە لە نێو زانکۆی سلێمانیدا کە یەکێکە لە زانکۆ هەرەدیار و باشترین زانکۆکانی کوردستان و عێراق گرنگی و بایەخی تایبەتی خۆی هەیە. پێشەنگایەکی جوانمان سازداوە، زیاتر لە 170 تەفسیری تێدا کە زانکانمان کردویانە کە دەتوانم بڵێم لە دوای عەرەب ملەتێک نییە زاناکانی بەقەدەر کورد تەفسیری قورئانیان کردبێت. کۆمەڵی قورئانی بەدەگمەن و نایاب لە خۆی ئەگرێت کە مصحەفی جیاجیایە کە بەشداربووانەی بینین. کۆنسۆلخانەی کۆماری ئیسلامی ئیران لە سلێمانی و بەناوی ناوەندی ڕۆشنبیریە ئیران لە سلێمانی خۆشحاڵی خۆم لە بەشداربوون لەم فستیڤالە جوانە ڕادەگەینم. بەڕاستی زانکۆی سلێمانی لەم فترەیە
لەم جۆر چالاکیەکانی علمی و زانستی و فەرهەنگی و قورئانی زۆر چالاکە. من کە ڕێگا بووم بینیمە تەلەبەکانی زانکۆی سلێمانی خەریکی ئیمتیحان و فەحسی قیرائەتی قورئانی خۆیان بوون، فەحسی قیرائەتی نۆژی خۆیان بوون. بەڕاستی پێم زۆر خۆش بوو، یعنی زانکۆی یەکەمی عێراق، زانکۆی دایکی کوردستانی عێراق چالاکی ئەکاتەوە، گرنگی ئەدات بەم جۆرە پیشەنگەکان بۆ وەک نوێنەرە ڕۆشنبیریە ئیران و وەک ئیرانی لە سلێمانی پێم زۆر خۆش بوو و دەستخۆشیتان ئەکەم. دوای ئەوە مەراسیمەکە لە سەعات 3 بە ڕسمی لە ناو هۆڵی کۆنگرس دەست پێەکە کە ئەویش کۆمەڵێک چالاکی تێدا یەکێک لەوانە ڕێزلێنانە لەم لە 45 سەرکەوتووی ڕێژداربوو لە تاقیکردنەوەکان. دوای ئەوە کۆمەڵێک قورئان خوێنی بەناوبانگی ناوشاری سلێمانیمان بانکێش کردو بۆ ئەوەی کە هەم ڕێزلێنانیان بکەینەوە هەم ئێوارە قورئانیەکی خۆش لەم ڕۆژە مبارەکەیە لە زانکۆی سلێمانی بەڕێوە بچێت لە هۆڵی کۆنگرس. لە دوای ئەوە ڕێزلێنانە لە چەند کەسایەتێک کە خزمەتی بەرچاویان لە شاری سلێمانی بۆ قورئانی پیرۆز کردووە، کۆمەڵێک مناڵی حافظ قورئانمان هێناوە لە هەردوو ڕەگەز و نابینە و ئەوانی تریش کە ئەمانیش قورئانیان لە ماوەیەکی زۆر کەما لەبەر کردو بۆ ئەوەی ڕێزیان لێ بنین و دواتریش کۆمەڵێک قورئان خوێنی مناڵی نێودەوڵەتیمان هێناون کە ئەوانیش فیستیڤالەکە جوانتر دەکەن. سپاسی بە ڕێستانەکەم. ئەمڕۆکە بەشدارین بە خۆشحاڵیەوە کە 27 مانگی ڕەمەزانی پیرۆزە لە زانکۆی سلێمانی کە بەڕاستی زانکۆ مەڵبەندێکی علمی و زانستیە و زانکۆی سلێمانی زانکۆی دایکە، هەموو بوارەکان سەرپەرشتی ئەکات و هەموو بوارەکانی ڕەشاو کردووە. لە بواری ئاینیژا بەڕاستی خزمەتی گەورە جوانی کردو بە تایبەتی ئەمە 2 ساڵە دووهەمین فیستیڤاڵی لەم ژۆرە ئەکات کە بەڕاستی ژێگەی شانازی و مایە دڵخۆشی هەموو مسڵمانان و هەموو ڕۆشنبیران و خوێنەواران و بە تایبەتیش مامۆسایانی ئاینی و ئێمەش زۆر بە خۆشحاڵیەوە بەشداریمان کردو و دەستخۆشییان لە یەکەین و سوپاسیانەکەین. فیستیڤالەکەشە کۆتایی بەوە دەهێنین کە خوانی ئێوارە بۆ 1500 کەس لە زانکۆی سلێمانی ئامادە کراوە و دوای خواردنی نانی ئێوارە و بەربانگ کۆتایی بە مەراسیمەکە دەهێنین.